ناو باڵەخانەی تۆماری خانوبەرەی چەمچەماڵە درز و خلیشی سەر دیواری ژوورەکان تەرخەری کۆنی و نەشاوی بیناکەن. بەڵام ڕۆژانە هەر لەم فەرمانگەیەوە بڕی 20 بۆ 30 ملیۆن دینار بۆ حکومەت کۆ دەکرێتەوە. ئەگەرچی چەند فەرمانبەرێکی نێو بەڕێوەبەرایەتیەکە لە پەیوەندی تەلەفۆنیدا بەیەناڕتیان ڕاگەیاند کە بەهۆی نەشیاوی و کۆنی بیناکەەوە مەترسی تەواو لەسەر دۆسەی تەواوی خانوبەرەی هاوڵاتیانی سنوورەکە و ژیانی خودی فەرمانبەرەکانیش دروست بووە. بەڵام بەڕێوەبەری فەرمانگەکە بە پاساویەوەی لەسەرەوە ڕێگریان لێکراوە ئامادە نەبوو مێناڕتی وێنەی ناوەی بیناکە و وتەی فەرمانبەرەکانی وەربگرێت. هاوڵاتیانی ناوچەکە ئاماژە بۆەوە دەکەن ئەگەر بەشێکی کەم لەو داهاتەی لەم فەرمانگەیەوە کۆ دەکرێتەوە بۆ باڵەخانەکە خەرج بکرایە، ئێستا مەترسی لە ناوچوون و ڕوخانی بۆ دروست نەدەبوو. ڕۆژانە داهاتێکی زۆریشی ئەم دایری تاپۆیە بڕاوکە لە 30 ملیۆن تێ ئەپەڕێ ڕۆژانە. تر نازانم چاوەڕوانی چین بۆچی بینایەکی باش و چاکیان بۆ ناکەن و هەم هاوڵاتیانیش لەو ترس و مەینەتی ڕزگابێ لە ترسی لە ناوچوونی مەلەفەکانیان. هاتنە ژوورەوەی ئاو و دڵۆپەی باران بۆ نێو بیناکە مەترسی تەڕبوون و شێواندنی دۆسیەکانی تۆماری خانوبەرەی هاوڵاتیانی زیاتر کردووە. بەشێک لە چالاکانی ناوچەکە دەڵێن لاگەری بەجددی وەرنەگرتنی مەترسێکە ئەگەری دروستبوونی کێشەیەکی درێژخایەنی مڵکداری لە ئارادایە. جێگەی داخە لە شاری چەمچەماڵدا چەندین بینا هەیە، باشترین بیناکانی ئەم شارە بەدەست حیزبەکانوێ. بینای حکومین حیزب داگیری کردووە، دەیان بینامانەیە حیزبە سیاسیەکان بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات داگیریان کردویان تەبارەکە کە لە کاتێکدا ئەم حیزبانە زۆر دەوڵەمەندن، هەرچی داهاتی ئەم وڵاتەیە لای ئەوانە ئەتوان بۆ خۆیان بینایە بکڕن و بینانە بگەڕێنرێتەوە بۆ حکومەت. بەرپرسە ئیدارەکانی قەزاکە گلەی و گازندەی ئەوەیان هەیە کە چەند جارێک سەروی خۆیان لە مەترسی داڕمان و ڕوخانی بیناکە ئاگادار کردوتەوە، بەڵام بێسوود بووە. لە ئێستادا نۆژەنکردنەوەی ئەم بینیا بە کەڵگنا بەڕێی من پێویستە وەزارەتی داد لەسەر بودجەی خۆیان لەسەر ئەو داهاتێکە فەرمانگەکان هەیەە یاخود حکومەت یێرم بودجێکی تایبەتی تر بۆ تەرخان کات بینایکی سەر لە نوێی شایستە بە ئەم پێداویستیانەی کە مەلەف و ئیزبارە و دۆکۆمنتی تاپۆیتیدا پێویستە هەم بۆ بیناکە بکرێت هەم شوێنێکی تایبەتیشیان بۆ دابنرێت. جگە لە تۆماری خانوبەرە چەندین فەرمانگە و بەڕێوەبەرایەتی تری سنوورەکە لە بینای نەشیا و ناشایستەدان، ئەمە جگە لەوەی هەندێکیان لە بینای کرێی هاوڵاتیاندان. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.